سڵاو هاوڕێیان بەیوام هەمووتان تەندروست باش بن. بەرە قسەکانم بەو مانجی پیرۆزی ڕەمەزانەی کاوا ڤیدیۆی دەکەم و قسەی دەکەم بەخۆم خودی خۆم حەزم لێ نییە، هەنی بەڕاستی حەزم لە ڤیدیۆ لەو شتانە نییە، بەڕاستی حەزم لێ نییە. زۆر کەسیش برادەر نزیکەکانم دەزانن. بەهەرحاڵ بەیوام هەمووتان تەندروست باش بن. دووسێشتی زۆر گرنگەیە، یعنی مەجالی تێدا نەبوو دەبوایە قسەی تێدا بکەین، هیچ مەجالی تێدا نەماوە. دەمەیە بڕێم هاوڕێیان دوو ڕۆژە دوو بەرپرسی گەورەی کورد هاتیتە بەریتانیا. تەمەشاکان بەرەبەری جێژنە و ئاگان لە ملەتی خۆیان نییە. بڕۆ سەفرۆ سیاحی خۆت کە چ ئیشت بە ملەت و ئازارەکانی ملەت و دایکی شەهید و ئەنفال و بێکارە با و بێموچە و نەخۆش و سەقەت و سقوتیە. بابە چ ئیشت پێ هەیە؟ سەرت دێشی ئیزعاز دەبی بڕۆرە ئەو هەوایەکی لەندەن هەر بمژە. دوو بەرپرسەیەکیان لاهوری شێخ جەنجیە، ئەوەکەی دیکەشیان مستەفای سەید قادریە دەکات جێگری گەورە جەلات ئەوە نێچیڤان بارزانانی. ئەوان هەموویان چیەکەن تەبعان. ئەوجا دەمەوێت پێش ئەوەی دەست بە قسەکانی دیکەم بکەم، دەمەوێت تۆزێک باسی لاپەڕە و دەفتەری لاهوری شێخ جەنجیتان لۆ بکەم. لاهوری شێخ جەنجی یەکێک لە پیاوەکانی ماوەکانی کەشتەکی بەسەرات بەدەمی خۆی لەسەر تەلەڤیزیۆنی گوتی ئەوە وەفاییەکێتی بووە کاتە کە ئەمن لە هەفتەی شوبات چیان پێ گوتیمە کردیتم، باشکرا گوتی ئەمە کردیتمە. ئەو کاتی ئەو کەسە لەگەر چێ وەر لەگە لاهوری شێخ جەنجیوان بۆ بە فەرمانی وان ئەوانە شەهید کران. لۆیە هیچتان ئەنگۆ یعنی قوتارتان نابی بەڕاستی. وەڵڵا قەسەمە بیللا گوتشی بەرای خۆتان بوونە. ئەنگۆ زۆر لەوەی لە شۆڕشە زیاتر بەرایەک تووشین گۆ بۆ چکە ئەنگۆ شۆڕش و ئەوانە کابرایی دییان لایان بردێن لە حکوم و یانیژەوەتە بەس ئەنگۆ ناناچن. ئەنگۆ دەبی دادگا بکرێن، دادگای گەل ستان کردیە. ڕۆژگارێک مێژوو ڕەحمتان پێ ناکە، مێژوو ڕەحم بە هیچ کەسێک ناکە. ئەنگۆ هەمووتان تاوانتان کردیە. دووەم ئەو جەنابی مستەفای سەید قادر، ئەوە تەبعەن ئەو زەلامە بزوتنەوەی گۆڕان ئەوە هیچ لۆ خۆی بە دووی پارەی کەت و بزوتنەوەکی نەدوی بدوی بوو بە دووی پارەی کەت و چ ئەوی دیتان ئاخیرەکەی فەرموچی بەسەرا. ئەوە یەکجار ئەو زەلامە ئەو مستەفای سەید قادر ئێستا کە لە لەندەنە لە بەریتانیایە کابرایەکی زۆر ساقیت، کابرایەکی زۆر ناتێگەیشتی، کابرایەکی زۆر بەرژەوەندی خواست. بیر لە هیچ شتێک ناکاتەوە، هەر خودی خۆی و ژیانی خۆی. یعنی پێویست ناکەن دەکشتی دیکە شەیە ئەمە ئەخلاقمان ڕێگامان نادا باسی کۆمەڵە کشتی ئەخلاقیت بکەین، دەزانین خەریکی چی و چ دەکەین. ئەوجا لێرە من نامەوێت زیاتر سەرتان بێشێنم. ئەمە دوو ڕۆژی ڕێکە لە بەریتانیای، وەڵڵاهی قەسەم بەخوای لە دووی لاهور و لە دووی ئەو مستەفاینا کون نەمایە جێخوانی تێنەکەن خۆیان لێمان دەشارنەوە. دوو ڕۆژونی واوا چاوەڕێ دەکەین بەرگەمان گوتمان باسی ناکەین، بەڵام یعنی ئەوانە بەڕاستی نابینرێنەوە. لۆیە ئەمن وەکو چالاگوانە. وەڵڵاهی تەعەداتان دەکەم، پیاون مردم غیرەتانەیە. کو لە کوردستان بەخۆ بە پاسەوان و بەو لێرە خۆتان پێ گوندە ئەوەیە. ئەو هەموو نەفەرەتان لەگەرێ ئەگە غیرەتانەیە تەعەداتان دەکەم بەتەنێ دێم لە چێن دەرن ئەدرەسەکانتان بنێرن. بەس پێمان برێن لە چێن دەرن، بەس کوونە لۆوەندە ڕێحتان لەمە چووە. ئەوە لە چێتان ئادی ئەنگۆ ئەدی دووار ڕۆژ ئەوە ئەمە نینە، ئەوەتە ئەمنەوە جچی ئیشێم لەبەرە. ئەمە جچی ئیشێم بەدەستی خۆم نانی پەیدا دەکەم، نەک بێم نان و قوتی خەڵک بکڕم، بیدزم، زەوت کەم، تۆمەتی لۆ ببەخشمەوە، لە زیندانی کەم، بیکوژم، مەندیری سوور بکەم، هونەرمەندی سوور بکەم، وەرزشەوانی سوور بکەم، هەمووی بە عەزبی ببەم، تەندروستی و مرۆڤ و مرۆڤایەتی بازرگانی پێوە بکەم. ئەوانە مێژوو نووسیتەوە، یعنی ئەنگۆ قوتارتان نابی. جارەش کەس دەیرێمەوە تەعەدای لاهور ئەو مستەفای دەکەم وا لە بەریتانیایە. وەڵڵا ئەنگۆ غیرەتان نییە، بیللا نیتان بە قورعان ئەنگۆ غیرەتان نییە. بەس لە کوردستان شێرن کاکە، لە دەری ڕێوینە ئەنگۆ، ساختە چینە ئەنگۆ، لە چێن جێیەکانتان برێن بابێن کاکە مەمافیان نین. وەڵڵاهی ئێستا لاهور مەسرور مەسعود هەر کەسەکی ببینمەوە لە جادەی بەخوای ئاشی لێ ناکەم، وای لێ ناکەم، چکە دەزانین و ئەگەر وام لێ کردی عەلەم نیشۆشی وانم پەلەماری مرۆڤ دەدەم مافیام. بەڵام دەزانی چ لێ دەکەم؟ دەتشێنم، یعنی لۆ مێژوو بیژێڕتەوە کە شکایەت و
هەندێک مردن هەیە یعنی زۆرە مردنێ کاتەکە ڕۆحت مەسەلەن لە دەستە دێتە دەرێ ئەوە جۆرەکە لە مردن بەڵام مردن چەند جۆرێکی دیکەی هەیە کەسەکەم مردن ئەوەی ئەتو بێ بەریتانیا هەزار یەکەت پێ بکەوی مردن ئەوەیە بێ تەعەداد بکرێ برێ لە بەریتانیا لە چێ نەوێری برێ لە فلانە شوێنە دێم ڕوبەڕوو دەبمەوە خۆ کاکە پەلەمارت نادەی کامە چەند زەلامیشتانێ تەعەدادڕ هەمویان لە خۆتان بکەنەوە واللهی بەتەنێ دەم واللهی بەو مانگە پیرۆزەی بەتەنێ دێم ڕوبەڕووتان دەم ئەوە شەڕیشتان لەگەر ناکەم بەس کنچی کەرامەتیەکە بە یەکەتان دەشێنم دەی بچڕێنم ئەمە نەلۆ کڕینێن نەلۆ فرۆشتنی جارێ هەر کەسەک نامەی بنێری پەیوەندی بە منەوە بکە برێ ئەمە دانم لە پێش ڕوو بکە بە تایبەتی باسی بەرژەوەندی بکە چ دەرەی لۆ دەکەین ئەوە و نازانم وەرە هەولێرە و خانی بەکرێلۆ ئەو چتانە بکەی کەرامەتت دەشێنم ئەمە لۆ نەلۆ کڕینین نەلۆ فرۆشتنی جارە و میدیا ساختەچیانەیەکێتی بە هەموو ئەخری خۆیان دەیانن ئەمە بەکار بینن کاکە ئەمە بەڕاستی ئەمە دژی نەعەدالەتیمە ئەمە دژی یەکێتی پارتی نیمە یەکێتی پارتی چێ تەنها ناوەکەی دیکە نا ناوەڕۆکەکەی چێە چێنە ئەوانەی کە یەکێتی پارتین چێنە ئەنگۆ یعنی نازانن ئەنگۆ بڕۆستا لەو ملەتەی کرد حیا شکۆ شەرم هیچان بۆ ملەتەوە نێشت هیچتان بۆ ملەتەوە نێشتیا لۆیە چاوەڕێی گوڵمە بن چاوەڕێی درک بن جارەشکە دێڵێمەوە لە کۆتایی قسەکانم تەعەدای لاهوری شێخ زەنجی و تەعەدای مستەفای سەید قادرە چێ نازەمە ناوەکەش بە باشینا ئەوەندە ساختە چی درۆزنە ئەوەندە خوێڕیە هەر عەزم لێ نەبێ ناوەکەشی پێر بم بەخوای نەبەرەوەی مێژوو دەفتەر ئەخلاقت باش دەزانی ئەگەر یەک تۆز کەرامەتت هەیە برێ لە فلانە جێمە هەردووکتان یەک تۆز ئەو غیرەتەی کە لە کوردستانەتانە لێرە بەکاری بینن دەی پیاونینە غیرەتان نیە گورە گەنجە چۆچی من چێ بەتەنێ هیچم پێ نیە نە چەقم پێیە نە چەقو لێر دەگرم نە هیچ شتێک دوای واز لەو شتە ئیزانە بینن دێ لە نزیکی ئیشەکەم تاقیبم دەکەنوان ئاگامان لە هەموو جم و جۆرەکانتانە هەمووی پوچەڵ کرایتەوە کاکە یعنی ئەنگۆ ناتوانن بەرامبەر بە ئیرادە شەڕ بکەن بە کوردی شەڕی نما ئیرادەیە ئەنگۆش پارەتانەیە خوێڕی و ساختەچیتانەیە دەتانێت بەوانە شەڕ بەمە بکەن بە نازانم چێتان لەمە بەردایە لە ئایدمان لەسەر دەکەنەوە کاچی منەوە شتە مندارانیە چییە واز بینن وازمان لێ بینن لەبەر ئەوەی ڕۆژ دەڕۆژ ئەمە پاستر دەبین تورتر دەبین بەرامبەرتان ڕقتمان ئەستورتر دەبین هەموو شتێکتان بەرامبەر کردی هەموو شتێکمان لە دەستدا کوردستانمان لە دەستدا بەخوایەوەی جارەکەی کە گوتم کە سوکارمان لە دەستدا بەخوایەوەی جارەکانی کە گوتیتم زۆر شتمان لە دەستدا بەتەمای چینە هەموو شتێکتان بەمە لە دەستدا وەڵڵا بیلە هەموو شتێکتان بەمە لە دەستدا لۆیە با پێتان برێم چاوەڕێی گوڵ لەمە نەبن ڕەحم بە هیچتان ناکەن وەڵی نە سۆر نە پرتەقاڵی نە زەر نە کەسک هەمووی وەچیەکە جیاوازی ئەوەی کە ئازاری ئەو خەڵکەیدایە ئەوەی کە پەلەماری ئەو خەڵکەیدایە ئەزیەتی ئەو خەڵکەی خواردیە ئەوەی کە پارەی قوتی ئەو خەڵکەی خواردیە بە خودای بێ ئێرە نەجاتت ناوی بە ئاسانی ئەوە دەستمان دایتێ ئەوەی کە ئەمە دەیکەین شۆشەشی مەدەنیە وەچی گوتم نە چەک ماپێ نە مافیان نەهیچە بەس ئەنگۆ جارێک دەمان کوژن بمان کوژن یەک جار دەمری بەڵام ئەمە لە یەک کاتدا کە ناشتان کوژین بەقەت ئەوەی هەزار جار بمری لە کۆتایی قسەکانم تەعەدای لاهوری شێخ زەنجی و مستەفای سەید قادری دەکەمەوەی بزوتنەوەی گۆڕان ئەو خوێڕی لێی هەموو بزوتنەوەی گۆڕانی لە پێناوی بەرژەوەندەکانی خۆی کردە قوربانی تەعەداتان دەکەین لە چێن دەرەنە یەک تۆش غیرەتان نەبی ئەوەی لە کوردستان بووینە مافیا لێرە تۆز دەتان تێدا هەبی دەبرێن ئەدرەسەکەمان لە فلانە شوێنێ دەی ئەوە دوو ڕۆژە من تاقیبتان دەکەم بەس ناتان بینمەوە ئەنگۆ خۆتان لە کولێ نایە ناوێرن بێنە دەرێ وەرنە دەرێ یەک تۆش غیرەتان نەبی